لارەکانی قۆناغی هەشتی خولی خوار 6 ساڵانی عێراق تیپی بێچۆشێنانیانەی هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لا تەڵەبە کرد. لانیوە یەکەم خاوەن ماڵ باشتر دەرکەوت و باڵەدەستر بوو، کۆمەڵێک دەرفەتی بۆ هەڵکەوت تا بە گۆڵ بگات، وەرجێڕانی هێرشەکان بەباشی نەدەکران، بۆیە نەکران بە گۆڵ. لە بەرامبەردا لا خولەکی 33 مکەڕەم بیلال با شێوازێکی جوان و لا دوورەوە توانی گۆڵ یەکەم و پێشکەوتن بۆ تەڵەبەی میوان تۆمار بکات. لە ئانیوەی دۆمبێت و شێرەکانی هەولێر بە تەواوی کۆنتترۆلی تۆپیان کردو بە هەموو شێوازێک هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا. تیپی میوانیش بەرگریەکی تەواوی دەکرد و پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەست. لە خولەکی 68 مستەفا مەحموود دوای وەرگرتنی کارتی زەردی دووەم بە کارتی سوور لە تەڵەبە کرای دەرەوە. تیپی خوا 6 ساڵانیانی هەولێر شارەکانی چڵتر کردەوە بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە. لە خولەکە زیادکراوەکان عەلی ئەسعەدیش بە کارتی سوور لە تیپی خوا 6 ساڵانیانی تەڵەبە کرای دەرەوە. لە دوا خولەکی یاریەکە نابژوان لێدانێکی سزاشی بۆ خاوەن ماڵ ئەژمار کرد. محەممەد مەحموود جێبەجێ کرد و سەرکەوتونە بوو لە گۆڵ تۆمارکردن. پاڵەوانی یاریەکە حەیدەر نەسیر بوو، لێدانە سزاکەشی گێڕایەوە و لە 8 خولەکی کاتی ئاسایی یاریەکە و 8 خولەکی زیادکراویش نەیهێشتۆڕی گۆڵەکەی بهەنجێنرێت و تیپەکەی بەرەو سەرکەوتن برد. بسم الله الرحمن الرحیم. سوپاس بەخوا کەوا توانیمان سەرکەوتن تۆمار بکەین. بەڵێ یاریەکە یاریەکی زەحمەت بوو، بەڵام توانیمان بەرگەی هێرشەکان بگرین و لە کۆتاییدا سەرکەوتن تۆمار بکەین. پیرۆزە لە خۆم و لە براکانم و لە هەموو ئەوانەی کەوا پاڵپشتمان بوون. بەڕاستی یاریەکە بەچێژ بوو لە هەردوو لە بەڕاستی فەریق تەڵەبەش گەمەکی باشیان کە چیان لەمە کەمتر نەبوو. ئیدی بەیەک ڕتم گەمەیان کرد لە ئەوەلی گەمە لە ناو گۆڵ و بەیەک دەرفەتوانیان گۆڵەکەی بکەن. ئەلحەمدولیلا بە تایبەتی دەستخۆشی لە هاندەران دەکەم، دەستخۆش لە ئێوە و دەستەی کارجێر و دەستەی ڕاهێنەران. بەڕاستی برایانیشم کە چەند مانگە چەند ساڵە بە گەرما و بە سەرما خۆمالەوە ڕۆژان هەرگرت بوو، بەڵام ئەوە قسمەت خوای گەورەیە دۆڕین ئەلحەمدولیلا. بەم شێوەیە تیپی خوا 6 ساڵانیانی هەولێر لەم قۆناغەوە ماڵ ئاوایی لە خولەکە کرد و تەڵەبەش گەیشتە یاری پێشکۆتایی. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.